عزیز و کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر. لە گفتوگۆی ئەم جارەدا لەگەڵ نووسەر و ڕووناکبیر کاگاتا جەماڵی قسە دەکەم سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. کاگاتا جەماڵی یەکێک لەو نووسەرانەیە کە ڕاو بۆ چوونی تایبەت بەخۆی هەیە و لەسەر مژارەکانی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری بابەتی نووسیوە. کاگاتا زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سپاس، مەمنونم بژیت. باسەکەمان لەوە دەست پێ دەکەین کە دوو دەستەواژەی سیاسی لە نێو سیاسیەکان و لە نێو چینی نووسەر و ڕووناکبیران بەکاردەهێنرێ: کوردستانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوەندەی سەرنجمداوە لە نووسینەکانی خۆتدا کەڵێک لە دەستەواژەی ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگری. پێم خۆشە باسەکەمان لەوەوە دەست پێ بکەین بۆەوەی بینەرانمان بچنە نێو بابەتەکەوە. کوردستانی ئێران یان ڕۆژهەڵاتی کوردستان؟ زۆر سپاس کاک جەماڵ، بژیت بۆ ئەو پرسیارە زۆر گرنگە. طبعاً من پێم وایە ئەو دەستەواژێ دیاریکردنی ئەو زاراوەیە کە ئێمە بۆ ئاماژە بە جوغرافیای تایبەت بە ینی جوغرافیای خەباتی خۆمان لە نەزەری دەگرین، تەنیا وەکو وشەیەکیان زاراوەیەکی ڕەبەن نابێتە مەشای بکەین، بەڵکو وەکو گوشراوە و کۆی هەر هەموو جیهانبینی و ڕوانینی ئێمە بۆ مەسئلەی نەتەوەیی، مەسئلەی سیاسی و مەسئلەی سەروەری هەموو ئەوانە لە خۆ دەگرێت. واتە گوشراوەی هەموو ئەوانەیە. کاتێک کە ئێمە دەڵێن کوردستانی ئێران، واتە ئێمە قبوڵمان کردووە کە کوردستان بەشێکە لە ئێران. ئێران وەکو کللتور، ئێران وەکو جغرافیا، ئێران وەکو مێژوو، ئێران وەکو هەموو شتێک. واتە کوردستان بەشێکە لە ئێران. بەڵام کاتێک کە ئێمە دەڵێن ڕۆژهەڵاتی کوردستان، لە ڕاستیدا ئێمە جغرافیایەکی تەواو جیاواز لە ئێران لەبەرچاومون. ئێمە جغرافیای کوردستان سەرچەشنی ئەم ڕوانینەی ئێمەیە کە بەشێک لە ڕووی جغرافیاییەوە بەشێک لە کوردستان ئەو شوێنەیە کە ئێمە تێدا خەبات دەکەین و لەلایەن دەسەڵاتێکی تایبەتەوە داگیر کرا، ئەویش ڕۆژهەڵاتی کوردستان. بۆیە جیاوازی لە نێوان ئەو دەستەواژەیە لە ڕاستیدا تەنها جیاوازی نێوان دوو وشە نییە، بەڵکو جیاوازی نێوان دوودانە جیهانبینیە، جیاوازی نێوان دوودانە ئیدئۆلۆژیە، جیاوازی نێوان دوو جۆرە ڕوانین بۆ مەسئلەی سەروەریە، جیاوازی ڕوانین بۆ چۆنیەتی پێناسەکردنی خۆمان لەناو ئەو مەیدانی خەباتەدایە و خوێندنەوەی ڕابردوو داهاتووی سیاسی خۆمان. لەبەر هەموو ئەوانەیە ئێمە دەبێت زۆر وریابین لە دیاریکردنی ئەو دەستەواژانەی کە بەکاری دێنین. ئەلبەتە ئەمە شتێک نییە بۆ وریاکردنەوە، شتێک نییە کە ئێمە دەوروبەری خۆمان بڵێن وریابن لەوەی کە هەڵا نەکەن. لە ڕاستیدا ئەوانەی کە زاراوەی کوردستانی ئێران بەکاردێنن بە ئاگاهی تەواو بەکاری دێنن، بە تایبەتی زاراوەی کوردستانی ئێران بە شێوەیەکی سیستەماتیک لەسەر ئەساسی ئیدئۆلۆژیەکی تایبەت بە پەیڕۆ پرۆگرامی تایبەت لە ماوەی 75 ساڵ ڕابردوودا عەمەلەن زەهنی سیاسی ئینسانی کوردیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوەیە قاڵب کردووە. ینی کاری لەسەر کراوە، پەیڕۆ پرۆگرامی لەسەر داڕێژراوە، ئیدئۆلۆژی لەسەر نووسراوەتەوە. بۆیە ئەمە نائاگاهانە نییە. لە ڕاستیدا کەسانێکی وەکو من، ئێمەمانان، کەسانی وەکو جەنابەت کە بە بایەخێکی زیاترەوە لەسەر ئەم زمانە سیاسیە دەدوێن، بۆیان گرینگە و خۆیان بە کوردستانی دەزانن، دەبێت ئاگاهی بەخشی بدەن سەبارەت بە چەوتی ئەو جۆرە ڕوانینەکە کوردستان وەکو پارچەیە، وەکو بەشێک لە خاک و لە وڵات و لە سەروەری و لە نەتەوەیەکی دیکە پێناسە دەکات. بۆیە ئێمە دەبێت وەکو ئاخێوەرانی زاراوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت وریابین لەوەی کە نەبەهەڵە نەبە ئەنقەس تێکەڵکاری نێو ئەو زاراوانەدا نەکەین، لەبەر ئەوەی کە چەوتی دەخاتە نێو مەسیر و مەیدانی خەباتی ئێمە. دەنگت نابیست. زۆر جار دەبینین سیاسیەکان کەڵک لە دەستەواژەی کوردستانی ڕۆژهەڵات وەردەگرن. ئایا ئەمە بۆ خۆی دابشکاری نییە سەبارەت بە بابەتێکی نەتەوەی؟ کاک جەماڵ، ئەوەش خاڵێکی زۆر گرینگە. کوردستانی ڕۆژهەڵات طبعاً
با من یەکش لە پێش هەموو شتێکدا بڵێم زمانی ئێمە دەربڕینی ئێمە ڕاستەوخۆ پەیوەندی بە زەینی ئێمە و زەینی ئێمە یعنی لە ڕاستیدا وێنا و وێنەی هەر هەموو ڕوانینی ئێمەیە بۆ خۆمان و بۆ جیهانی دەوروبەرمان کە ئێمە لەکوێدا دەژین و خەریکی چین بە چیەوە سەرقاڵین بایەخەکانمان چین و خەریکین لە پێناو چ شتێکدا دەجوڵین. ئەگەر ئەمن لە پاش هەشت دەیە هێشتا لێم ڕوون نەبێ مەیدان و جغرافیای خەباتی من کوردستانی ئێرانە ڕۆژهەڵاتی کوردستانی یان کوردستانی ڕۆژهەڵاتە واتە ئەمن هیچ دەرکێکم لەوە نییە کە خەریکی چ دەکەم هیچ دەرکێکی واقعی لەو خەباتە لەو ئیدعای خەباتە کە هەیە لە ئارادا لە ڕاستیدا نییە. بۆچی؟ لەبەرەوەی کە کاتێک زاراوەی کوردستانی ڕۆژهەڵات بەکاردەهێنی ئەتۆ دەبێت بەوە گەیشت بێتی کە کوردستان یەک دانا وڵات و سەرزەمینێکی دیاریکراوە کە تۆ داد بەوە داناوە کە دەبێت 4 بەش بێ و تۆ تەنیا لە بەشی ڕۆژهەڵاتەکەی خەبات دەکەیوە چاوت لە داهاتووی سیاسی بەشی ڕۆژهەڵاتەکەی کوردستانە. ئەمەش ڕاستە زاراوەی کوردستانی ڕۆژهەڵات دیسانەکە لە داگیرکردار دەبڕێت کوردستانی دەکاتەوە، بەڵام دەتوانین بڵێن وەکو ڕوانینی کوردستانێکی فدراتیو لەسەر 4 بەش. ئەنێگە من سیاسەتی حیزبی من سیاسەتی خەباتی من ئەگەر دامەزراندنی کوردستانێکی فدراتیو لەسەر 4 بەش نەبێ ئەمن ناتوانم بە ئاسانی زاراوەی کوردستانی ڕۆژهەڵات بەکاربێن ببورە. لەبەر ئەوەیە جیاوازی نێوان ئەو زاراوانە لە ڕاستی جیاوازی نێوان فکری سیاسی ئێمەیە. ئەو کەسانەی کە تەمەن لە ساڵانی ڕابردوودا بە زۆر جاران ڕەخنا لەو جۆرە گوتان لەو جۆرە ئاخاوتنە گیراوە، لە ڕاستیدا زۆر جار ئێمەمانە ڕوبەڕی ئەوە دەبینەوە کە ئێوە بەجگای ئەوەی کە بە ئەسلی مەسئلەوە بلکێن بە فەرعەکانەوە دەلکێن و دەنووسێن بە هەندێک مەسئلەوە کە ئاسان گرنگ نین. وەڵام بۆ ئەو کەسانە وەڵام بۆ ئەو ڕوانینە ئەوەیە کە لە ڕاستیدا نائاگاهی لەلای ئەو کەسانەیە کە زاراوەکان بەم شێوەیە بە نائاگانە بەکاردەهێنن. هەڵبەتە بەشێکی ئاگاهانە. ئێستا لە دواتردا دێمە سەر ئەو مەسئلەی دووفاقی و چەندفاقی سیاسی کە ئەو زارانە لە زاراوانە لە شوێنی خۆیاندا بۆ مەبەستی تایبەت بەکاردەهێن. لە ڕاستیدا زمانی ئێمە زمانی سیاسی ئێمە لەگەڵ زەهنی ئێمە تەعهودێکی ئەخلاقی لای ئێمە دروست دەکات. ینی ئێمە نابێ پێمان وابێت هەر زاراوەیەک هەر وشەیە کە لە زمانی کوردیدا دەری ببڕین ڕێک هەر ئەومانەیە کە لە زەینی ئێمەدا بگاتە کەسێکی دیکە. ئەمە چۆن ئێمە وەرمان گرتووە، چۆن ئێمە لە زەهنی خۆماندا تەحلیلمان کردووە و چۆن لێ بە نەتیجە گەیشتوین مەرج نییە بەم شێوەیەش بگاتە بەرامبەر. طبعاً وەختێک کە باسی زمان و ئەدەبیاتی سیاسی دەکەن لە دەربڕیندا دەبێ بزانین کە هەر وشەیەک لە جگای خۆیدا دقیقاً دەبێ مەبەستی کۆنکرێتی خۆی بپێک. بۆیە کوردستانی ڕۆژهەڵات تەنها دەتوانێت زاراوەی ئەو جەهەت و لایەنە سیاسیانە بێ کە بڕوایان بە هەبوونی کوردستانیشی فدراتیو هەبێ لەسەر 4 بەش. بەڵام ئەوانەی کە بە زاراوەی کوردستانی ئێران بەکاردەهێنن وەکو کوتمان کوردستان یعنی ئەو بەشە لە کوردستان بە بەشێک لە خاک و لە مێژوو لە کللتور و لە هەموو شتێکی ئێران دەزانن و لە ڕاستیدا ئێرانین کوردن لە ئێران هیچ شتێکی دیکە نییە. ئەوانەی کە زاراوەی ڕۆژهەڵاتی کوردستان بەکاردەهێنن مەسئلەی سەروەری، مەسئلەی مێژوو، مەسئلەی کللتور، نەتەوایەتی هەموو چەمکێکی پەیوەندیدار بە کورد لەناو جغرافیای کوردستاندا پێناسە دەکەن و ئاماژەیان بە بەشێکی کوردستان ڕاستی ئاماژەیەکی جغرافیاییە، تەنیا ئاماژەیەکی جغرافیایی بەناو خاکی کوردستان نەک هیچ شتێکی دیکە. بەڵام ئێمە دەبینین کە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە زیاتر لە 40 ساڵە لەلایەن کۆماری ئیسلامیەوە داگیر کراوە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران خەبات دەکەن، زۆر جار باز لە گفتوگۆ دیالۆگ دەگەڵ ڕژیمی تارانیش دەکەن، هەندێک جار باز لەوە دەکەن کە دەیانەوێت دیالۆگ دەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەریش بکەن. ئەم دەستەواژە و ئەم چەمکە سیاسیانە چۆن دەکرێت لەگەڵ دەسەڵاتی ناوەند و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری بێن نەگۆڕێ؟
زۆر گرینگە کە لە چه زاویەکەوە تەمەشای ئەم قەزیە بکەین. کاتێک لە زاویەی ڕوانینی خۆیانەوە حیزبەکانی نێو ناوەندی هاوکاریەوە تەمەشا بکەین، ئەمە شتێکی تەواو تەبیعیە، لەبەرەوەی کە ئەساساً من دەبێت ئاماژە بە چەند پێ حیزب بکەم، حیزبی سیاسی بکەم کە چۆن هەبوونی وتوێژ و دانوستان و گفتوگۆ دەکاتە پرسێکی زۆر ئاسایی. حیزبی سیاسی چوارچێوەیەکی خەباتە بۆ گەیشتن بە دەسەڵات لە ناو وڵاتێکدا کە خاوەنی سەروەری، واتە لە ئاسماندا لە بۆشاییدا حیزبی سیاسی دروست نابێت. حیزبی سیاسی چوارچێوەیەکی مانایی تایبەت بەخۆی هەیە کە پێویستە جغرافیایەک، پێویستە ڕژیمێکی سیاسی، پێویستە سیستمێک هەبێت کە لەناو ئەو سیستمەدا پێناسە بکرێ، تۆمار بکرێەوە بتوانێت ململانەی سیاسی بکات. لە سەردەمانێکدا کە لە کوردستانی ئێمە حیزبی سیاسی دامەزراوە، ئەم حیزبانە ڕێک بۆ ئەو مەبەستە دامەزراون کە بتوانن لەوێدا ململانی دەسەڵات بکەن. ینی کۆنترین حیزبی سیاسی مدرنی ئێمە ئەگەر بڵێن لە دوای کۆمەڵی ژێکاف کە ئەگە حیزبی دموکرات بێ، حیزبی دموکرات هەڕێک بۆ ئەو مەبەستەدا دەمەزرێت کە بتوانێت ناو چوارچێوەی ئێراندا ململانی دەسەڵات بکەن، کە بتوانێت هەم بە ئەدەبیاتی خۆیان مافەکانی خەڵکی کورد بەدەست بێنێ، هەم بتوانێت ناو ئێراندا وەکو حیزبێکی سیاسی عمل بکەن. لەبەر ئەوە گفتوگۆ، دیالۆگ و دانوستان شتێکی زۆر ئەساسیە لەلای هەر حیزبێکی سیاسی، جا چ کوردستانی بێ، چ هی ببوورە کوردستانینە، چ لە ناو کوردستان بێ، چ لە دەرەوەی کوردستان، لە هەر شوێنێکی دیکە بێت. بەڵام ئەگە لە ڕوانگەی کەسانێکەوە لە ڕوانگەی ئەو تەیفەوە ئەو لایەنانەوە کە ڕوانینەکەیان کوردستانیە و پێیان وایە چەقی سیاست و مەیدانی خەباتی ئێمە دەبێ کوردستان بێ و ڕوانینی ئێمە ڕوانینێکی استراتیژیک بەنسبەت مەسئلەی سەروەری نەتەوەیی و سەروەری سیاسی بێ، بە دڵنیایی گفتوگۆکردن لەگەڵ داگیرکەر نەک هیچ سوودێکی سیاسی بۆ ئێمە نابێت، بەڵکو سەر لەبەر زیانە، لەبەرەوەی کە ئێمە هیچ شتێکمان نییە، یعنی هیچ شتێکی دیکەمان نەماوە بیدەین. خاکە داگیر کراوە، نەتەوەیە داگیر کراوە، زمانە داگیر کراوە، کلتور و مێژووە داگیر کراوە، هیچ شتێک نییە ئێمە بیدەین. ئەنی دەبێ ئێمە لە دانوستاندا چی شتێکی دیکە بدەین. لە حاڵێکدا ئێمە هێزێکشمان نییە کە بتوانین لە باڵانسی هێزدا بەرژەوەندی بەدەست بهێنین. بۆیە دانوستانی حیزبی لەگەڵ دانوستانی سیاسی نەتەوەیی فەرقی زۆرە. ئەمن ئەو دانوستانانە تەنها بۆ ململانێ، ینی لاک بۆ ململانێ، بەڵکو بۆ بەدەستهێنانی کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی لای کۆمەڵێک حیزب کە پەیوەست خۆیان پەیوەست کردو بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەبینم. ئەگینا بەرژەوەندی نەتەوەی بە کوردستان لە هیچ کاتێکدا ناتوانێت بەدەست بهێنێت. ئەوەندەی کە لە زەهنی ئەمنەوە خوێندنەوەی بۆ بکرێت. ئەماژەت بە حیزبی دیموکراتی کوردستان کرد لە 1945 کە حیزبی دیموکراتی کوردستان لە سەردەستی پێشەوە قازم محەممەد ڕادەگەیەندرێ، کۆمارێکی دیموکراتیکی کوردستان ڕادەگەیەندرێ لە درێژخایەندا کە ئاڵوگۆڕی بەسەر بەرنامە و ئەساسنامە و ناوی حیزبی دیموکرات دادێ و دەبێتە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە سەردەمی دکتۆر قاسم نودا تەنانەت استراتیژی حیزب ئاڵوگۆڕی بەسەردادێ، کەواتە دەبینین حیزبی دیموکرات لە بناغەوە هەڵگری بیرێکی نەتەوەیی بووە بە دامەزراندنی کۆمارێکی دیموکراتیکی کوردستان نەویست بەشێک بێ لە ئێران. طبعا حزبی دموکراتی کوردستانی ئێران، دامەزرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران خۆی لەو کاتەوە کە لە کۆمەڵی ژێکاف بە هەر حاڵ کۆمەڵی ژێکاف وەکو کۆمەڵەیەکی نهێنی کە خەریکی چالاکی سیاسی بوو، خەریکی چالاکیانی کاری ئەوان ڕۆشنگەری بۆ لەناو کۆمەلگەی کوردستاندا بوو، ئەوەی کە خەڵک بە ئاگا بهێنەوە لە مەسئلەی نەتەوەیی. طبعا هەر مەسئلەی ئەوەی کە دابڕان لە کۆمەڵی ژێکاف و لە پرەنسیپ و لە بنەمانەتەوەیەکانی کۆمەڵی ژێکاف بۆ خۆی پرسیارێکی گەورەیە کە حیزبی دموکراتی لەسەردا دەمەستێت، کە چۆنە وەختێک کە کۆمەڵی ژێکاف هەموو ئامادەگەیەکی تێدایە، هێزێکی ئینسانی گەورەی خەریکە پەروەردە کردووە لە ڕێگای نووسراوەکان و لە ڕێگای گۆڤارەکانی خۆیەوە، لە ڕێگای ئەو نفوزەوە کە ناو کۆمەلگەدا هەیبووە، بەتایبەتی لەو سەردەمەیدا کە کۆمەڵی ژێکاف خەریک بوو دەبوو بە هێز،
يعني بەبێ هەبوونی حیزبی دموکرات بەبێ هەبوونی کۆماری کوردستان لە ڕاستیدا لەناو زەمینەی کۆمەڵایەتی کۆمەلگەدا جۆرێک لە دەسەڵاتی دیفاکتۆ هەبوو ینی کۆمەڵێژەکە توانی بووی ئەو هێزە دروست بکات بۆ خۆی ئەو نفوزە دروست بکارێنەوە کۆمەلگەی کوردستاندا کە ینی هیچ پێویستی بەوە نەبوو کە حیزبی دموکراتێک دروست بێت و دواتر کۆماری کوردستانی لەسەر دروست بکات قەزیەی کۆماری کوردستان و حیزبی دموکرات لە ڕاستیدا کۆماری کوردستان مەرز نییە پێویست نییە ئێمە گرێ بدەینەوە بە دامەزرانی حیزبی دموکرات کە ئەمە مۆعجزەی دروستبوونی حیزبی دموکراتێک کە کۆماری کوردستاندا دەمەزرێنێت ڕاستیدا کۆماری کوردستان بەرەنجام و بەرهەمی ساڵانی خەباتی کۆمەڵەی ژەکاف بوو و هەموو هێزە سیاسیەکانی کە لە کوردستان لەو سەردەمەدا چالاک بوون و کاریان دەکرد و ئەو هێزە دیار و نادیاری نەکرد لەناو کوردستاندا کاریان دەکرد دەیجا حزبی دموکرات ئەگەر توانی بە هەر حاڵ ببێت یەکێک لەو هێزانی کە کۆماری کوردستان پێک دەهێنێ نەقشێکی ئەوەندە کلیدی و گرنگ و ئەساس لەبەرکە خۆی بوونایەتی نەبوو ینی بوونایەتێکی ئەو توی هێشتا بەدەست نەهێنابوو کەساتی و قازی محەممەد کە مەسەر لەو سەردەمەدا سەرۆکایەتی حزبی دموکراتی بەدەست بوو هەتا سەردەمانێکە کەسانی سەرەکی ناو کۆمەڵی ژێکاف بەندکرابوون هێشتا مافی ئەوەی نەبوو ببێ بە ئەندام لەنێو کۆمەڵی ژێکافدا لەگەڵ جیرانی زەبیح ئەماندا قازی محەممەد مافی ئەوەی پێدەدرێت کە ببێتە ئەندام لەبەرەوەی کە لە ئەساسنامەی کۆمەڵی ژێکافدا ئەوە بوو کە ئاغا و شێخ و دەرەبەگ و ئەمانە بۆیان نییە بەشداری ئەو حیزبە نێو کۆمەڵی ژێکاف بە هەر حاڵ ئەمە زۆر قەزیەی لە دەورە کە من نامێ بچمەوە ئەم وردە کاریانەوە کە چۆن حیزبی دموکراتدا دەمەزرێەوە لەبەرەوەی کە هەندێک گومان هەیە هەندێک تیۆری هەیە کە هەتاکو ئێستا توان بڵێم نەسەلمەوە لەبەرەوەی کە بیر و بۆچوونی جیاوازی لەسەر هەیە بەڵام بە هەر حاڵ حیزبی دموکرات لەگەڵ دامەزرانی کۆماری کوردستان مانای ئەوە نابەخشێ بە ئێمە کە کۆماری کوردستان لە ڕاستیدا ئەو کۆمارە کوردستانیە سربەخۆیە نەتەوەیە کە ئێمە پێویستمانە هەبوو بێ ڕاستە ئێمە وەکو نەتەوەی کورد پێویستمان بە شانازیە ینی ئێمە ناچاری شانازیەک ینی شوێنێک بگرین هەمان بێت بۆ ئەوەی کە دەستی پێوە بگرین و لە ناو مێژووی خۆمانە تۆماری بکەین بۆ ئەوەی کە وەکو سەرچەشت وەکو سەرچاوەیەکی تاریخی بۆ خۆمان لە بەرچاو بگرین بەڵام کۆماری کوردستان بەرهەمی کۆمەڵێک گۆڕانکاری بووە لە ناوچەکەدا کە بە هەر حاڵ فرقەی دموکرات و دامەزراندنی فەرقی دموکراتی ئازەربایجان و ئەمانە ینی پەیوەندی بە کۆمەڵێک ڕووداوی سیاسی ناوچەکەدا ئەگینا بەرهەمی خەباتی سیاسی حزبی دموکرات و ئەوەی کە حزبی دموکرات حزبێکی کوردستانی بێت و ئەوانە نییە بە هیچ شێوەیە لەبەرەوەی کە لە ینی ئاسەواری مێژووی حزب دموکرات لە پاش ڕوخانی کۆماری کوردستانەوە هیچ ئەسەرێک هیچ ئاسەوارێکی نەتەوەی تر لە حزب دموکرات نابێندرێت کە پەیوەندی هەبوو بێت بە کوردستانی بوونەوە بەسەر بەخۆی خوازی و بە هیچ شتێکی دیکەوە چۆنە لە مەقتەعێکی کورتی 3 مانگ 4 مانگ پاش دامەزرانی حزب دموکرات کۆماری کوردستان دادەمەزرێت پاشی ئەوەندەمان کۆماری کوردستان ئیتر دەڕوخێت لە دوای ئەوە حزب دموکرات نەنەتەوەی دەمێنێ نە هیچ هێز و وزەیەکی خەباتی نەتەوەی لەبەردا دەمێنێ هەتاکو ئەمڕۆ کەواتەمە پرسیارە کە دەبێت لە کاتی خۆیدا بە شێوازی خۆی وەڵامی بدرێتەوە زۆر باشە دەگەڕێنەوە بۆ ئێستێ هەروەگە ئاماژەت پێکرد 75 ساڵ لەوە پێش کۆمارێکی دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیەندرا لە دوای 75 ساڵ خەبات و تێکۆشان بزوتنەوەی ڕزگاری خوازی ڕۆژهەڵاتی کوردستان داگیرکاری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەو دۆخێکی ئێستا حیزبەکان تێدان بە 2 دیموکرات و 3 کۆمەڵە و چەند حیزبی سربەخۆی خواست دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان تۆ چۆن دەبینی و چۆنی هەڵدەسەنگێنی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان طبعا من هەمیشە دووش لە یەک جیا دەکەمەوە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ینی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ دۆخی حیزبە سیاسیەکە ئەمە پێویستە لە یەک جا بکرێنەوە ئەمە بۆ مانایە نییە کە هیچ پەیوەندیەک لەنێوان ئەم دوانەدانی دێنە سەر حیزبە سیاسیەکان جارێ باسی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین جا بۆیە ئاماژەم بەوە کرد لەبەرەوە کە بەرحاڵ لە پرسیارەکەی جەنابدا ئاماژە بوو لە کۆمارەوە هەتاک و ئەمڕۆ بەهەرحاڵ وەزعیەتێک کە ئێستا هەیە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان تەمەنەوەی کە دەبیندرێ
هەم جم و جۆڵی مەدەنی هەیە، جم و جۆڵی سیاسی هەیە، وەزعیەتی ئابووری لێران هەیە، داگیرکاری ڕۆژ لە دوای ڕۆژ هەیە، لە ناوچوونی سەرچاوی سەرزەمینی و ژێرزەمینی کوردستان هەیە، لە ناوچوونی بەهانەتەوەیەکان هەیە، هاوکار لەگەڵ ئەوەی کە خەباتی گەورە هەیە بۆ پاراستنی ئەو بەهانەتەوەیانە، بەڵام هەڕەشەی گەورە لەسەر بەهانەتەوەیەکان هەیە. لەبەر ئەوەی کە ئەو بایەخانەی کە لەلای ئەمەکو بایەخی نەتەوە بەهای نەتەوەیی هەوڵ بۆ پاراستنی دەدرێ، ناڕاستە و خۆ تەنانەت بەبێ لێدان لە بەهانەتەوەیەکان، بەبێ ئەوەی کە پێویست بێ لە بەهانەتەوەیەکان بدرێت، بە هەندێک ئەکتی دیکە، بە هەندێک کار و هەڵوێستی دیکە لەلایەن داگیرکەرانەوە ئەم بەهانە بێ نرخ دەکرێت. مەسەلەن بەرجەستەکردنەوەی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری مەسئلەی ئابووری ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا کە برسێتی و هەژاری و بێکاری و وەزعیەتی نالەباری کۆمەڵایەتی و ژن کوژی و هەموو ئەو دیاردەدزێ و ناشرینە کۆمەڵایەتیانە وها بەرجەستە دەکرێتەوە لە ڕێگای میدیاکانەوە، لە ڕێگای ئاڵۆزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕێگای دەستێوەردانی نەهاد و دام و دەستگا دەوڵەتی و سوپاییەکانەوە لە مەسئلە ورد و درشتە کۆمەڵایەتیەکان کە زیاتر لەوەی کە فۆکوسی خەڵک بچێتە سەر وەزعیەت و مەسئلە نەتەوەیەکە کە بۆی کە بزانێ هەرچی کە ئێستا ڕوودەدا ناودۆخی کۆمەڵایەتی ڕۆژهەڵاتی کوردستاندا پەیوەندی بە ناسەروەری نەتەوەیی خۆیەوە هەیە، پەیوەندی بە نەبوونی کۆنتڕۆڵی خۆی وەکو خۆی لەسەر دۆخی کۆمەڵایەتی خۆیەوە هەیە، مەسئلەکان وەها پێش دەدا کە ئەمە پەیوەندی هەیە بەو ئاڵوگۆڕە ناوچەی و جیهانیانەوە کە لەناو هەموو کۆمەڵگەکاندا هەیە. ینی مەسئلەکان ئەبەو شێوەیە پێست دەدرێت کە بۆیە ئاڵۆزیەکی گەورە لە وەزعیەتی کۆمەڵایەتی ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست دەبێت کە مەسئلەی نەتەوەیی دەکەوێتە پشت. ئێمە دەزانین کە لە دۆخە قەیراناویەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە گەڕانەوە بۆ ئاو کللتورە تایبەتیە نەتەوەیی کوردستان کە هەرەوەزە، ئێمە دەزانین کە هەرەوەز لە زۆر قەیرانی گشتی و گەورەی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستاندا توانیوێتی ئەم بەهاناییەکەوە چوونە بە ئێمە پێشان بدات کە وەها بێتە پێشچاوی ئێمە کە ئەمە لە ڕاستیدا یەکانگیری و هاوپشتیەکی نەتەوەییە. لە ڕاستیدا ئەم هاوپشتی نەتەوەییە ئێمە ناتوانین وەکو هاوپشتی نەتەوەی لەسەر ئەساسی ئاگاهیەکی نەتەوەی پێناسێ بکەین، بەڵکومە دیاردیکی کللتوریە، مەنتاڵیتی ئینسانی کوردە کە ئەم هەرەوەزی تێدا نیشتەجێیە کە لە هەر دۆخێکی قەیراناویدا دەتوانێت بە گەڕانەوە بۆ ئاو مەنتاڵەتی تایبەتەی خۆی کە هەرەوەزە پشتیوانی یەکتری بکەن. پرسیارەکە لەوەدا دروست دەبێت کە ئەی بۆچی ئەگەر لەسەر لە دۆخی قەیرانە سروشتەکاندا قەیرانە ئابوووریەکاندا ئەم هەرەوەزی هەیە، بۆچی لە دۆخی قەیرانی ناسنامە و قەیرانی نەتەوەی و قەیرانی سیاسیدا ئەو هەرەوەزە ڕوونان. کەواتە ئێمە کۆمەڵێک پێشەکی ئەلەو شێمان بەدەستەوەی بۆ ئەی کە بڵێن دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا لە ڕووی ئاگاهی نەتەوەییەوە، لە ڕووی ئاگاهیەکەوە کە زەرورەتی هەڵوێست و خەباتی یەکانگیری نەتەوەی بێنێتە پێشەوە، لە ڕاستیدا ئەو تۆ نییە. ئاگاهیە تا ڕادەیەکی زۆر کەوتۆتە ژێر گوشاری دۆخی کۆمەڵایەتی، دۆخی ئابووری، ئەو دۆخە گشتیانەی کە ئیتر زاڵن بەسەر کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستاندا. واتە تۆ پێ دوایە سەرڕای هەموو ئەم قەیرانانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە، هەموو ئەوانەی کە تۆ باست کرد بە داگیرکاریشەوە پرسی داگیرکاریەوە، کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆحی نیشتیمانی و نەتەوەی تێدا زیندووە؟ ئەمە گوتەیەکە کە زۆر دەگوترێت، بەتایبەتی کاتێک کەسانێک دیان هەیە هەڵسەنگاندنێک بکەن لە نێوان پارچەکانی کوردستاندا، زۆر جار دەبیسترێت کە تەنها پارچەیەکی کوردستان کە ڕۆحی نەتەوەی و نەتەوە پارێزی تێدا زیندووە ڕۆژهەڵات. بە ڕاستیدا منەوە قبول نییە، پێم وایە کە وان نییە، لەبەرەوەی کە ئەسەن ڕۆحی نەتەوەی چییە، لەسەر چه ئەساسێک، بە چه معیار و بە چه پێودانگێک ئێمە پێمان وایە کە ئەم ڕۆحی نەتەوەی نیشتمان پارێزی لە ڕۆژهەڵات هەیە یان زیاترە. ئایا پێمان وایە خەباتی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر تەمەنی هەبوو کاری کردووە؟ ڕاستیدا من پێم وایە کە وان نییە. خەباتی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان تەمەنێکی نەکردووە، خەباتی نەتەوەییە کە بتوانێت ڕێگاژە بکاتە ناو توێژەکانی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتەوە نەخێ. ئەو
نەتەوەیی بوون چییە؟ ئەمە پرسیارێکی گرنگە خۆی ئێمە لە چ ڕوانگەیەکەوە کێشەی ئێمە لە هەر پارچێکی کوردستان نەک هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر پارچێکی کوردستان ئێمە هەمومان نەتەوەیی پرسیار لە ئەوەیە کە نەتەوەیی بوون چییە؟ چۆنە؟ ئێمە لەسەر ئەوە ساغ نەبووینەتەوە کە ئێمە چۆن دەتوانین نەتەوەیی بین؟ نەتەوەیی بوونی ئێمە دەبێت پێدانگەکانی چ بن؟ دەبێت تایبەتمەندیەکانی چ بن؟ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو نەتەوەیی بوونی ئێمە مێژوویەکی 75 ساڵە هەموو نەتەوەیی بوونی ئێمە تەرخان کراوە بۆ دموکراتیزەکردنی داگیرکەر هەر هەمووی ئێمە تەرخان کراوە بۆ دموکراتیزەکردنی داگیرکەر کە ئێمە لە ئەنجامی دموکراتیزەکردنی داگیرکەر ئێمە بتوانین مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکەین ئەمە دەستەواژەیەکی زۆر گرنگە بۆیە دەمەوێت گرێب دەمەوە بە مەسئلەی نەتەوە پارێزی ئەمانە لە بەتایبەتی لە دوو بەشی ڕۆژهەڵات و باشووری کوردستان سەرنجێکی زۆر ینی لەناو پەیرۆ و پرۆگرام و بەرنامەی حیزبە سیاسیەکاندا ئەم دەستەواژەیە زۆر بەرچاو دەکەوێت بە چەپ و ڕاستەوە دابینکردنی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە شتێک بێ ئەمە دەڵێن لە ڕاستیدا فوکوسی ئەم دروشمە کۆمەڵانی خەڵکە پەیوەندی بە کوردستانەوە نییە تەنها کۆمەڵانی خەڵکێکە کە نیشتەجێی کوردستان بۆیە زۆر بە ئاسانی لە هەڵەی زمانیدا لە دەربڕیندا ینی بەبێ سەرنجدان ئێمە زۆر جار دەبیستین لە کەسایەتی سیاسەکانمان کە بە شارەکانی کوردستان دەڵێن شاری کوردنشی ئەمە لە لای من هەڵێ لە لای ئەوان هەڵە نیە لەبەرەوەی ئەمە قەناعەتە لەبەرەوەی مەیدانی خەباتی ئەوان دابینکردنی مافەکانی کۆمەڵانی خەڵک بەڵام مافەکانی کۆمەڵانی خەڵک چییە؟ کۆمەڵانی خەڵک کۆمەڵگەیەکی ئینسانی کە لە کوردستان نیشتەجێیە کۆمەڵێک مافی هەیە برسی نەبێ لە سەرما ڕق هەڵەیە شوێنی نیشتەجێبوونی هەبێ ئەوانە مافە بنەڕەتیەکانی ئینسانەکەن لە هەر شوێنێکی دنیا ئامانجی ئەوانش دابینکردنی ئەو مافانەیە جا ئەگەر کۆمەڵێک مافی سیاسی وەکو ئازادی ڕادەربڕین و ئەوشتانشی پێ ئیزافە کرێت ئەمە تۆزێک مودەرتر دەبێتەوە ئەگینا لەو چوارچەوەیە بەدەر نییە مەیدانێکی جغرافیایی وەکو ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر تەمەنی 75 ساڵ حزوری سیاسی و خەباتی بەردەوامی حیزبە سیاسیەکانی کە خۆیان لە ئەدەبیاتی لە دەربڕینە کوردیەکانیان داخوانێت بۆ حیزبی نەتەوەیش دەناسێنن وکوونەتەوە پارێز دەناسێنن کە ئەگەر دروشمەکانیان تەنیا پاراستنی ینی بەدەستێنانی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت ناتوانێت چاوەڕوانی کۆمەلگەیەکی نەتەوە پارێز و نیشتمان پارێزی بدە بەرەوەی ئێمە نەتیجەکەی ئێستا دەبینین لە باشووری کوردستان ئەوەی کە لە باشووری کوردستان ڕوودەدا ڕێک بەر ئەنجامی ئەو دروشمەیە لەبەرەوەی کە ئێستا یەکێک لە مافەکانی خەڵکی باشووری کوردستان دابینکردنی موچە و معاشی ژیان باشە ئەم موچەیە چێ دەتوانێت دابینی بکات کەسانێک کە پارێزەری مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر حیزبەکانی کوردستان ناتوانن ئەوە عێراق دەتوانێت و بەغداد دەتوانێت موچەکە ئەو مافە ئەوان دابینی دەکەن گرنگە چێ دابینی بکە ئەگەر حیزبێک لە رووسیەوە لە ئەمریکاوە هەستێ بچێت داوای مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بتوانێت موچەکەیان بداتێت بتوانێت خانیان بداتێت بتوانێت گەرمیان بکاتەوە ئەوانیش هەر ئەو کارە دەتوانێت بکەن پەیوەندی بە کورد و ناکوردبوونی حیزبێکی سیاسیەوە نییە بۆیە دەڵێم ئەگەر سەرنج و ئەگەر دروشمی سەرەکی حیزبەکانی ئێمە ئەوە ببێت ناتوانین پێمان وابێت کە ئەو دروشمە توانێتی ڕۆحی نەتەوە پارێزی نیشتمان پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بچێنێت ئەوەی کە ئێستا ئێمە دەبینی وەکو ژینگە پارێزی وەکو ئەو هەرەوەزوو هاوبەشکاریە کۆمەڵایەتیانێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە لە ڕاستیدا پەیوەندی بە گەشەی مەدەنی کۆمەڵگەوە هەیە نەک ئەوەی کە پەیوەندی بە تەمەنێک خەباتی سیاسی وە ئەم گەشە مەدەنیە بەر ئەنجامی گەشەی دۆخی سیاسی کۆماری ئیسلامی و ئێران نییە ئەمە دۆخێکە کە جیهانیە لەسەر ئەساس و بە گوێرەی کۆمەڵێک ئیمکاناتی دیکەکەم بەرحاڵ جیهانی ئەلکترۆنیک یارمەتی دەدات ئینتەرنێت یارمەتی دەدات کە ئێمە بتوانین کۆمەلگەکان لە هەر بارودۆخێکدا لە کۆمەلگەی کوبایی کۆمەلگەی کۆرەی شمالی ئاشنا دەبێت بە جیهانی تازە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ناتوانێت ئاشنا بە جیهانی تازە ئێمە دەبێت ئەو فێڵە لە خۆمان نەکەین کە ئەو ڕووداوانێ ئەو گەشە و نەشانێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەو فێڵە لە خۆمان نەکەین کە پێمان وابێت بەر ئەنجامی خەباتی 75 ساڵی حیزبەکانی پەیوەست بە ڕۆژهەڵاتی کوردستان بابینە سەردۆخی حیزبەکان دەبینین کە وەزعیەتی حیزبەکان بە شێوازێکە تۆ یەکێک لەو نووسەرانەی کە ڕخنەی زۆر لە حیزب سیاسیەکان دەگری
ناوەندێکی هاوکاری پێکاتووە بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان ئێران کە تێیدا دوو لایەنی دموکرات و دوو لایەنی کۆمەڵە بەشدارن. پێشتر سازمانی خەباتی کوردستانی ئێرانیش دەگەڵای بوو بەڵام هاتوۆتە دەرەوە. لایەنی سێهەمی کۆمەڵە بەشدار نییە. چەند حیزبی سربەخۆی خوازمان بە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە هەندێکیان لە باشووری کوردستان و هەندێکیان لە دەرەوەی وڵات. دۆخی ئێستای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چۆن دەبینی و چۆنی هەڵدەسەنگێنی و ئەگەر بتەوێ خێنەوەیەکی گشتی بۆ ئەم بابەتە بکەیت؟ ئەمان هەبوونی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران کە وەکو خۆت باست کرد پێک هاتووە لە دوو کۆمەڵە و دوو دموکرات لە ڕاستیدا جارێکی دیکە دابشکردنەوەی ئەو هێژمۆنیە تاریخی یەکەم ئەمان پێیان وارە لەو کۆمەلگەدا هەیە بە جۆرێکی دیکە ئەگینا بە قەولی بۆ خۆت کوتت کۆمەڵێک حیزبی دیکە هەیە کۆمەڵێک حیزبی دیکەیە کە بەو جیاوازیەوە کە ئەوان هێزی شەکداریان نیە گەرچی خەبات هێزی شەکداری هەیە کۆمەڵی حیزبی کۆمونیستیش هێزی شەکداری هەیە پارتی ئازادی هێزی چەکداری هەیە پەژاک بەڵام پارتی ئازادی هەیەی پەژاک هەیەی ئەوانە هێزی شەکداریان هەیە بەڵام ئەمە کاتی خۆی کە ئەو ناوەندە ڕاگەیەندرا ئەمە پێم وە بۆ هەتاکو ئێستاش پێم وایە کە ماوەیەک لەمە بەرژە و دەنگۆیە هاتە ئاراوەکە لە بەرامبەر ناوەندی هاوکاریدا پەژاک و حیزبی کۆمونیست خەریکن بەیەکەوە ڕێک دەکەون بۆی کە بەرەیەکی دیکە دروست ئەنی دروستکردنی بەرە لە حاڵێکدا کۆمەڵێک حیزبی دیکەی سیاسی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان دروستکردنی بەرەیەکی ئاوا بە ناوی ناوەندی هاوکاری ئەمە مەترسیدارە لەبەرەوەی کە یەکەم ئێوە چەکدارن ئەوانی چەکدارن لەبەرەوەی کە ئێوە ئەگەر بتانێت بەرژەوەندەکانی داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان پێناسە بکەن ئەوانیش پێناسی خۆیانیان هەیە بەریەککەوتنی ئەو پێناسانی نێوان دوو بەرەی چەکدار دەتوانێت تەنها کاونکاری مەترسی گەورەی نەتەوەیی بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکەن ئەوەی کە ئێستا بەرحاڵ کارمان بەوە نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندیەکی عاتیفی مێژووی هەیە نێوان خەڵک و حیزبەکانی ڕۆژهەڵات ئەم پەیوەندی عاتیفیە ئاساسی دیکەی هەیە پەیوەندی بە ئاگاهی نەتەوەیی پەیوەندی بە ئەوەی کە ئەم حیزبانە چەندە ڕگاژۆیان کردی بە لەسەر پرسی نەتەوەری ناو ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندی بە شتانەوە نییە ئەمە لە مەقطع و لە تاریخێکی تایبەتدا لەسەر ئەساس و بنەمای هەندێک ڕووداوی تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو حیزبانە بەرحاڵ چەکدار دەبن و خەڵکیش بۆ پاراستنی خۆیان خاکی خۆیان شاری خۆیان جانی خۆیان توانیانە پشتیوانیان لە حیزبانە کردو و خەڵکانێکتیاندا شەهید بوون و ئێستا سۆز و عاتفێ ئەو شەهیدانە گرێدراوێکی هێشتا هەشتۆتەوە نێو خەڵک و حیزبەکاندا ئەگەر ئەمڕۆ لە دوای ئەوەندە ساڵ لە دوای دامەزرانی کۆماری ئیسلامیەوە بەرحاڵ تەمەنی حیزبەکانی ئێمە بڵێن تەمەنی وجودیان لە دوای کۆماری ئیسلامیەوە لە پێش ئەوە تقریبا مەگەر حیزب دموکرات لە ماوەیەکی زۆر کورد گینا مۆجودیەتێکی نەبووە لەو چەند ساڵی ڕابردوودا سێ دەی ڕابردوودا کە نیشتەجێن لە باشووری کوردستان بە دروستکردنی بەرەیەکی ئاوا ئومێدی ئەوەیان هەبوو کە بتوانن دەواازەیەکی تازە بەرەو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بکەنەوە بەڵام ئەوەی کە ئێمە بە چاو دەیبینین بە چاوی سەر دەیبینین ئاگامان لێیە ئەو ناوەندە نەیتوانیوە ئەو دەواازەی دروست بکەن لەبەرەوەی کە لە ڕاستیدا ناوەند زەرورەت نییە ئەنی ئەو ناوەندە زەرورەتێکی سیاسی نەبووە بە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستیدا زەرورەتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان شتی دیکەن کە ئەو حیزبانە بە هەبوون و نەبوونی ناوەندێکی ئاوا دەیانتوانی کاری گەورەتر بکە لەبەرکە خودی ئەو ناوەندە بەرەی دروست کردووە لایەنی سیاسی دروست کردووە دوو بەرەی دابش کردو سەر هێزی چەکدار و بەرەیەکیش هەیە کە هێزی بێ چەکن کە مەجبور لە ناو هێزی چەکدارەکاندا بتوێنەوە ئەگەر بیانەوێ نەکەونە نێو شەڕی نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانەوە حیزبەکانی ڕۆژهەڵات لە ماوەی 2 ساڵ ڕابردوودا هەوڵی دانوستانیان لەگەڵ کۆماری ئیسلامی داوە حیزبەکانی ڕۆژهەڵات لە ماوەی 2-3 ساڵ ڕابردوودا هێرشی سەربازیان کراوەتە سەر کۆنگرەیان گرتووە کۆمەڵێک ڕووداورنە ئەواندا ڕوویداوە بەڵام هەموو ئەو ڕووداوانە هیچ ئاڵوگۆڕێکی لەسەر وەزعیەتی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست نەکردن لەبەرەوەی کە ئەوانەی کە گۆڕانکاری لەسەر وەزعیەتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن حیزبەکان نین ئەمان دەتوانن تەنیا لەو دۆخێکدا کە خۆیانتیان دەدروست کردن ئەمان دەتوانن تەنها لەناو ئاڵۆزیەکاندا
هەل بقۆزنەوە هیچ شتێکی دیکە هیچ ئیمکانێکی دیکە بۆ ئەوان موجود نییە ئەوانەی کە توانن گۆڕانکاری دروستکەن یەکەم خودی کۆماری ئیسلامیە زلهێزەکان وڵاتانی ناوچە دووربەر ئەوانە دەتوانن گۆڕانکاریەکان دروستکەن و حیزبەکانی ئێمە تەنها کارێکە بتوانن بیکەن ئەوەیە کە لە هەلە تاریخیەکاندا ئیتر دەرفەت بقۆزنەوە کە من لام وایە بەتایبەتی لە دوای دەستپێکردنی ئەو گفتوگۆ و توێژانەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی کردیان ساڵ ڕابردوودا دەستیان پێکرد بوو نیشانیاندا کە ئەوان ناتوانن نەدەیان هەوێ نەدەتوانن هەلێک بقۆزنەوە لە ئەگەری هەڕووداوێت لەبەرەوەی کە ئەو ڕووداوانێک کەڕۆ بدەن نەک هەر تەنها دەسەڵات و ڕژیمی کۆماری ئیسلامی بەڵکو خاک و جغرافیای ئێرانیش دەخاتە نێو ئەگەرێکەوە کە گۆڕانکاری تێدا دروست بێ ئەمان لە قۆناغی یەکەمدا بەر لە ڕوودانی هەر جۆرە گۆڕانکاریەک بەر لە ڕوودانی هەر جۆرە گۆڕانکاریەک هەوڵ دەدەن بە دانوستان و گفتوگۆکردن ڕێگە لە دابەشکاری ڕێگە لە گۆڕانکاری گەورە لە جغرافیای ئێراندا هەنی بچوونە ناو ئەو دانوستان و گفتوگۆیانە و دروستکردنی بەرژەوەندی پێناسەکردنی بەرژەوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی مانای ئەوە دەدات کە هەر ئەو دروست مەسەرەتاییەکە هەوڵ بدەن ئێران دموکراتیزە بکەن هەوڵ بدەن ئێران سوسیالیزە بکەن هەوڵ بدەن ئێران ئەوە لە بکەن بۆ ئەوەی کە کوردستانی لە دواتردا ماپەکانی بەدەستبێنێت ئەمە مەترسی گەورەیە من پێم وایە حیزبەکان بۆ ئەوەی کە مۆجودیەتێک بۆ خۆیان بهێڵنەوە لە داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبێ ڕێز لە واقعیەت و لە حەقیقەتە سیاسیەکانی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بگرن ئەگینا دەکەونە بەر دەتوانن بکەونە بەر غەزەبێکی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشە دەتوانین بڵێن ئەو ڕۆڵەی کە پارتی و یەکێتی لە دوای ڕوخانی ڕژیمی سەدام جێرایان بۆ زیندووکردنەوەی حکوومەتی ناوەند لە عێراق دیموکراتەکان و کۆمەڵەکان ئەو چوارلایەنی کە ئێستا لە ناوەندی هاوکاری بەشدارن دەقیقەن دەیان هەوێ ئەو ڕۆڵە بژێرن بۆ داهاتی ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ ئێرانیش بەڵێ هەر ئەوە چاوەڕوان دەکرێەوە هەر ئەو ڕۆڵەش دەجێبنەوە ئەو ڕۆڵە مەشتێکی تازە نییە حیزبی دموکرات لە کورتەباستا ئەو شتەی ینی بەڵگەمەند کردووە کە ئامانج ئەوە هیچ شتێکی دیکە نییە هیچ شتێکی دیکە نییە کە ئێران دموکراتیزە بکرێت و بتوانێت کوردستانێکی خودمختار تێدا دابین بکرێت کە ئێستا بۆتە فدراڵ ئەنی ئەساس و بنەماکە ئەوەیە ئامانجێکی دیکە لە ئارادا نییە وەختێکە نێو سێدانە بژاردەی سربەخۆیی فدرالی خودمختاریدا کاتی خۆی خودمختاری دیاری دەکرێت بە ئانقەست بە ئاماژە بەوەی کە واقعیەتەکانی ئێستای کوردستانی ئێران بە ئەدەبیاتی ئەوان وا دەخوازە کە ئێمە خودمختاری هەڵبەبژێرین ئەگەر چی لە هیچ شوێنێکدا هەتاکو ئەمڕۆ لە ماوەی 75 ساڵ ڕابردوودا و ئەگەر بڵێن لە دوای هەموو 75 ساڵێک لە نظر نەگرین لە دوای هاتنە سەر ئەنی بەدەستەوەگرتنی هێزی دکتۆر قاسم ناو حیزب دموکراتدا و نووسینەوەی کورتەباس و پەسەندکردنیان هەتاکو ئەمڕۆ لەو مێژووەدا هیچ کاتێک پێناسەیەوە نەکراوە ڕوون نەکراوەتەوە کە واقعیتی ڕۆژهەڵاتی کوردستان چییە کە دەبێ خودمختاری بیان فدراڵی بوو نابێ سەر بخۆین ئەو واقعیتە چییە بەڵام هەمیشە دەڵێن کە لە بەرچاوگرتنی واقعیتەکان ئایا واقعیتەکە ئەوەیە کە کورد و ئێران یا کورد لە هەموو کەس ئێرانی ترە کورد و فارس بران نازانم ڕێشەی تاریخیان هەیە کلتوریان یەکەکە ئەویان یەکەکە ئێمە هەمومان کورد لە هەر شوێنێک بێ ئێرانی ئایا واقعیتەکان ئەوانە یا واقعیتان شتی دیکەن کە ئێمە نایزانین کەواتە ئەوە شتێک کە جەناب فەرموود ڕێک کۆپی ئەوەی کە لە باشوور ڕوویدا ئەوە لە ڕۆژهەڵات ڕوو دەداتەوە چاوەڕانەکان هەر ئەوانن واقعیتێکیش قەرار بدا لە چاوی ئەوانەوە هەر ئەوەی لەوە زیاتر نییە چ بکرێت بۆەوەی ئەم شێوە حکومڕانی و ئەو شێوە مدێلی باشووری کوردستان لە داهاتوی ڕۆژهەڵات دووبارە نەبێتەوە بەر لەوەی کە چ بکرێت بۆی کە من پێم وایە ئەو ڕەخنانەکە هەیە ئەو پرسیارانەکە هەیە پێویستی بۆیە کە ئێمە شەپۆلێک لە نەتەوە سازی دەست پێ بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان نەتەوە سازیە کە تێیدا هەموو ئەم پرسیارانە بەرجەستە دەبێتەوە هەموو هەڵگرانی ئاڵای فدرالی خوازی و خودمختاری خوازی و ئێرانی گەری ئەوانە هەموو دەکەون ژێر پرسیارە بەڵام بەچی ئەم نەتەوە سازیە بەچی دەکرێت ئەم نەتەوە سازی ئەم ڕۆژگاری ئەمڕۆ ئەمە بەداخەوە دەڵێن لە سەدەی 21دا هەوڵێنێتەوە سازی بکەن ئەمە کارەساتە لە سەردەمێکدا کە ئیتر هەموو شتێک سەردەمی سمارتفۆن و سەردەمی
ئینتەرنەتی 5G و لەو سەردەمەدا ئێمە خەریکین دەتەوە سازین ئەمە کارەساتە لەبەرەوەی کە ئێمە جغرافیا و مەیدانێکی وەهامان نییە کە بتوانین تەنها خۆمان لە پەیوەندیابی لەگەڵکتریدا وەکو ساڵانی سەرەتاکانی سەدەی 20 کە نەتەوەکان دروست دەبوون و وڵاتەکان دروست دەبوون ئەو قۆناغە نییە ئەستێ ئێمە بە چرکە لەژێر هروژمی زانیاری جۆراوجۆر داین لە هەموو لایەکەوە بۆیە ناتوانین کۆنتڕۆڵێکی تەواومان هەبێت لەسەر بەڵام ئێمە دەتوانین بچینە ناو هەندێک پرۆسەی تازەوەکە مێژووی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانیە بەگشتی کوردستان لێی بە ئاگا بووە هیچ بایەخێکی پێ نەداوە نەیتوانیمە کاری تێدا بکەین ئێمە چەندان یەکێک لەو چەمکە هەرە گرنگ و سەرەکیانەی کە مەسەلە ناو مەیدانی سیاسیدا ئێمە دەیبیستین لۆبیگەریە کە ئێمە بۆی کە بتوانین داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستان تەزمین بکەین دەبێت بتوانین لۆبیەکی بەهێز دروست بکەین ناو وڵاتانێکی کەدا و ئەم لۆبیە کە ئەوان قسەی لەسەر دەکەن لە ڕاستیدا لۆبیەکە کە بکرێ بۆ نمونە وەکو نمونەیەکی سادە 50,000 دلار بدەیت بە ڕۆژنامە نووسێکی کۆشکی سپی بۆ کە بتوانێت توێژێک لەگەڵ بکوەوانیشان بدێت کە تۆ نەفوز دێنە کۆشکی سپی یانەوە کە لەگەڵ پارلەمانتارێکی وڵاتێکی ئوروپایی دابنیشی لەناو لابی مەسەلەن پارلەماندایە لە هۆتێلێکدا دابنیشی مەسەلەن ئەو پێدوا بێ ئەمە دیپلۆماسی ئەمە لۆبیگەریە ئەمە دروستکردنی بەرژەوەندیە ڕاستیدا لۆبی ئەوانە بەوانە دروست نابێت ئێمە دەبێننا ئەو مەیدانانەدا خەڵام دۆزین مەیدانی لۆبیگەری ینی وەکو نەتەوەی کورد نەگوەکو حیزب سیاسی مەیدانی لۆبیگەری ئێمە لەسەر کۆمەڵێک بنەما و پایە دروستە من بەشێکە لەو پرۆژێکتە باسی لەو زەرورەتانی کە باسی دەکەم لۆبیگەری ئێمە دەبێت لایەنێکی فۆکوسی هەبێت لەسەر دروستکردنی ینی بە زەرورەتکردنی کوردستان لە ئاستی دنیادا نەک بە هێزی چەک و کلاشینکۆف و نەک بەوەی کە بە بەرجەستەکردنەوەی پرسە مافی مرۆڤیەکان و ئیعدام لەبەرەوەی کە جیهانی ئەمڕۆ هیچ بایەخی بۆ مەسەلە نەدا ئەوانە کۆمەڵێک ئەبزار و کەرەستەی سیاسین کە لە دۆخە قەیرانەوەیەکاندا کەڵکیانە وەردەگیرێت ئەویش قەیرانی خۆیان نە قەیرانی ئێمەی کورد لەژێر ئستەم و داژیرکاریدا ئێمە دەبێت خۆمان بکەین بە زەرورەت چۆن دەتوانین بکەین بە زەرورەت یەکێک لەو کەرەستانێک ئێمە دەتوانین ببین بە زەرورەت ئەوەیە کە کورد لەناو مەیدانی زانستدا چالاکی مەیدانی زانست ئەمە ڕێگایەکە کە بۆ نمونە جوولەکەکان زۆر بە سەرکەوتوی توانیویان تێدا کار بکەن ینی ئەوەی کە ئێستا جوولەکە پارێزراوە ئەوەی کە ئێستا وڵاتی ئیسرائیل پارێزراوە ئەوە نییە کە خاوەنی هێزی گەورەیە و تارێبی پەنجاب و نازانم ئەو شتانەیە لەبەر ئەوە نییە لەبەرەوەی کە تەواوی جومگە زانستیەکانی دنیا تەواوی جومگە فکریەکانی دنیا لەژێر هەژمۆنی کەسانی خاوەن فکر و خاوەن زانستی جوولەکەدا ئێمە وەکو کورد هێزێکی گەورەی زانستیمان لە هەموو دنیادا بڵاو لە هەر ناوەندێکی توێژینەوە و زانستی و تحقیقاتی دنیادا لە سەرنج بدەیت ئێمە کوردمان هەیە بەڵام لەبەر نەبوونی ئاگاهی نەتەوەی لەبەر نەبوونی هیچ پرۆژەیەکی نەتەوە سازی ئێمە هیچ کاتێک نەماتوانیوە زانست و توانایی زانستی ئەو کەسانە ئەو هێزە گەورە زانستی کە هەمانە بیخینە خزمەتی نەتەوە پرش و بڵاو بەناو بەرژەوەندیەکانی وڵاتانی دیکەدا ناو دام و دەستگای تحقیقاتی وڵاتانی دیکە ئەگەر ئێمە خاوەنی نەهاد و دام و دەستگایەکی ئاوابی ناوەندێکی توێژینەوەی زانستی بین کە بتوانین ئەو هێزانە لە پێناو بەرژەوەندیەکانی داهاتووی نەتەوەی کورد بخەینەگەر دەستکەوتی زانستی دەستکەوتی ئابووری زانستی ئەوانە بخێنە ناو پرۆژەی نەتەوە سازیوە ئەمە دەستکەوتێکی گەورەیە لەبەرەوەی کە ئەتۆ ئەمجار وەکو یەکدانە تاکی زانا و زانستمەند لە ناودام و دەستگایەکی تاقیقاتی توێژینەوەیدا تەنها کرێکارێک نابی بەڵکو ئەتۆ دەبی بە خاوەنی هێز و وزە و داهێنان کە دەتوانی ببی بە بزوێنەرێکی گەورە لەناو گەشەی تەکنۆلۆژی و زانستدا لە دنیادا ئەگەر ئەو کاتە تۆ بە ناسنامەیەکی کوردستانیەوە ناوەندێکی ئاوات هەبوو دام و دەستگایەکی ئاوات هەبوو ئەتۆ دەتوانی تا ڕادەیەکی زۆر خۆت بکەی بە زەرورەت لە ئاستی دنیا ئەمە لایەکی لە ڕووی بازرگانی و لە ڕووی سەرمایه‌داری ئێمە لە هەموو کوردستان دەوڵەمەندمان زۆرە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور لە باکوور دەوڵەمەندمان زۆرە ئێمە هیچ کاتێک سەرمایە گوزاری نەتەوەیمان نەبوو لە ئاستی دنیادا ئێمە ئەگەر ئێمە بمانتوانی بە خاوەنی کۆنسەرنی ئابووری بین لە دنیادا
سەرمایه‌دارانی ئێمە زەهن و عەقڵیەتی ئەوان هەبا کە بتوانێت لە ئاستی دنیا لە ئەوروپا نەک هەر لە ئەوروپاش هەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خاوەنی کۆنسەرنی ئابووری بن دەیانتوانی لە ڕێگای ئەو کۆنسەرنانەوە کاریگەری بخەنە سەر ڕووداوە سیاسیەکان کاریگەری بخەنە سەر بەرژەوەندی سیاسیەکان ئەوانە شتێکن کە ئێمە نیمانە هەنی هیچ کاتێک کاری لەسەر نەکراوە خەڵکی دەوڵەمەندمان هەیە ڕاستی جیفانی خۆ پڕ دەکات بڕوان تەنها دەبێتە کەسێکی دەوڵەمەند ئەمە ناتوانێت بەرژەوەندی بۆنەکەوەی کورد دروست بکات ئەمە پێویستی بە هەبوونی پرۆژەیەکی نەتەوەسازی کە بتوانێت ئەوانە ڕێک بخات کە بتوانێت ئەوانە ڕێک بخات لەسەر ئەساسی یەکدانە پرۆژە لایەنێکی دیکە بەهێزکردنی کەرتی جەماوەری کوردستان هەم لە دیاسپۆرا هەم لە ناو لە دیاسپۆرای کوردستان هێزێکی گەورەی ئاکادمیکت هێزێکی گەورەی کۆمەڵایەتیت هەیە کە فێری تەجروبە دەبێت فێری ئەزمون دەبێت فێری ئابووری دەبێت فێری سیاست دەبێت ئێمە هێزێکی گەورەمان هەیە ڕێک نەخستنی ئەو هێزە جەماوەریانە لە دەرەوە لە ناوەوە یەکێکی دیکە لەو کەم و کورتیانەیە کە ئێمە هەمانە کە بەرئەنجامی مۆدەلی سیاسەتی حزب ئەم پەرتەوازەیە بەرئەنجامی ناکارەمەبوونی مۆدەلی سیاسەتی حزبیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لە بەتابەتی لە باشوور لە ڕۆژهەڵاتی کوردستان کەواتە ئەوەی کە ئێمە دەبێت بیکەین ڕێخستنی کۆمەڵگەیان لەسەر ئەو سێپایەیە تاڕادەیەک لەسەر ئەو سێپایەیە کە بتوانێت هەموو ئەمانە چی بکەن ئەنی هەموو ئەم سێپایە بتوانن ئیمکاناتێک فراهم بکەن کە ئێمە بتوانین مێژووی خۆمان بینوسینەوە پەرەی پێ ناوەندی ئەکادمیای کوردستانی ئێمە دروست بکەین بۆ خۆمان گەشە بە زانستی کوردستانی ئەوانە دەتوانێت لە مەودایەکی زمانی 15 بۆ 20 ساڵدا بتوانن نەتەوەی کورد بەڕاستی لە نەتەوەبوونی خۆی ئاگا بکاتەوە بتوانێت بایەخە نەتەوەیەکان کە بتوانێت سەروەری بەخش بێت بوو سەروەری پێ بدات لەوانە ئاگاداری بکات و بتوانێت هەنگاوی ئەمەلی بۆ سەربەخۆی هەڵبن ئەگینا پرۆسەی سەربەخۆی کوردستان هیچ کاتێک بە مەقتەعی سیاسیدا تێنا ئەمە ڕەنگە لە دواتردا لە پرسیارەکان دەبێتە ئاراوە کە ئیدعاکە ئەوەیە ئەگەر سەرەتا خود مختاری خوازی بوو دواتر بۆ فدرالی ئەمجار دەبێتە سەربەخۆی خوازی کاگە ئەو پرسیارە هاتانە و کاتە قسەی لەسەر دەکەین کە چۆن ئەوە تەنها فێڵێکی سیاسیە و هیچ کاتێک ئەو شتە ڕووناکات ویستم پرسیاری ڕۆڵی کوردانی دیاسپۆرات لێ بکەم کە خۆت وەڵامت داوە بەڵام بابینە سەربابی زۆر گرنگ ئەگەر هاتوو ئاڵوگۆڕەیەک لە ئێران ڕوویدا و ڕژیمی کۆماری ئیسلامی نەما حیزبەکان گەڕانەوە ڕۆژهەڵاتی کوردستان بەو دۆخەی کە ئێستا حیزبەکانی ڕۆژهەڵات تێدان توانای بەڕێوەبردننی خاکی ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە هەر لە ماکۆوە هەتا ئیلام و تەنانەت بازدەوە دەکەن کە هەندێک دەڵێن لۆڕێستانیش توانای بەڕێوەبردننی ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە و حیزبانە لە ڕاستیدا ئەو حیزبانەی ئێمە تەنیا هێزی شەکداریان وە تەنها ئەرکێکی کە دەبێت پێیان بسپێدرێ لە حاڵەتێکی ئاوادا پاراستنی سنوورەکانی کوردستانە هیچ شتێکی دیکە ئەنی ئیمکانات و توانایی بەڕێوەبردن لە وجودی ئەوان خارج ئێمە هێزێکی گەورەی بەڕێوەبردنمان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەر ئێستا دەبینین کە شارەکان خۆیان بەڕێوە دەبن لە قەیرانی کۆرۆنادا ئێمە دەزانین کە لە شارەکاندا کۆمەڵگەی مەدەنی خەڵکەکە چۆن یەکتریان پاراست هەوڵیاندا کە دەستە جیرۆ یەکتری بن لە نەبوونی سیستمدا لە نەبوونی دەوڵەتدا لە ڕاستیدا یەکدانە مەقتەعی بێدەوڵەتی گەورە لەم قۆناغی کۆرۆنادا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەست پێ دەکات خەڵک توانیان بەڕێوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دۆخێکی کتوپڕی ئەلەو شێوەیەدا تەنها ئەرکێک کە دەبێت پێیان بەسپێدرێت و نابێ ڕێگەی هیچ شتێکی دیکەیان پێ بدرێت ئەوەیە کە لە ڕێگای هێزی شەکداری خوانەوە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیان پێپارێزرێت هەر هەنگاوێکی دیکە چ بۆ دەخاڵەت لە بەڕێوەبردنی کۆمەلگا چ بۆ پەلهاویشتن بۆ ناوەند و بۆ تاران و بۆ ئەم شتانە ئەمە هەم ئەگەرێکی بەهێزە کە شتە بکەن هەم ئەگەرێکی بەهێزە هەم بە ئەندازەی بەهێزبوونی ئەگەرەکەی ناماخ باشە ئەگەری ئەوە ڕوونادا بۆ نمونە هەر حیزبەی هێزی چەکداری خۆی هەیە لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان شەڕ بێتە ئاراوە لە نێوان ئەو لایەنانە بۆ ئێستێکار بوو ئەوە ناکەن کە هێزێکی هاوبەشی پێشمەرگە ڕابگەێنن کاک جەماڵ ئەمە
خۆی ئەو ئیدەیە کە تۆ باسی دەکەی ئیدەیەکە کە پێویستی بە هەبوونی باوەڕێکی سەربەخۆی خوازانە و نەتەوەیی هەبێت وەختێکە ئەوە نەبوو حیزبی دموکرات هێزی خۆی نێودەنێ هێزی پێشمەرگەی کوردستان پارتی ئازادی هێزی خۆی نێودەنێ سوپای ملی کوردستان و لە داهاتوودا ڕەنگە هەر کامل لە حیزبانش بە جۆرێکی دیکە بەڵام هەر ئێستا کە ئەوانیش نەیان کردووە مەترسی گەورە هەیە باشە مەترسیەکە لە کوێدایە ئەمڕۆ زەرورەتی بە یەکبوونی ئەم هێزە چەکدارەی حیزبەکان زەرورەتێکی مطلقە هیچ قسەی تێدا نیە ئەنی تەنها ڕێگایەکی ئمە بتوانین ڕێگە لە شەڕی خۆخۆری لە ڕۆژهەڵاتی کوردستان بگرین ئەوەیە کە ئەو هێزانە ببن بە یەکدان هێز چەکدار لە دەرەوە حیزب کۆنتڕۆڵ ینی هیچ حیزبێکی سیاسی نابێ سەر لەشکری ئەو حیزبە بێت حیزبی هێزی چەکدار دەبێت بە شێوەیەکی لەشکری بە شێوەیەکی زانستی لە ڕێگایەکی متۆدیک و دروستەوە ئەم هێز چەکدارە بەڕێوە ببێت ئەگینا ئەمە ئێستا دای بنین ڕووداوێکی سیاسی ڕوویدا و حیزبەکان ڕۆیشتنەوە بۆ ڕۆژهەڵات باشە خەڵکانێک دێن دەڵێن دەبێت و هێزانە ببن بە چی ببن بە هێزی پێشمەرگەی کوردستان حیزب دموکرات هەیەی وەرن تێکەڵی من بن حیزبێک بە 40 ساڵ سابقە و تاریخی سیاسی خۆیەوە کە حتا شەڕی حیزبی دموکراتیشی کردووە لە یەکتریشان کوشتووە ئەمڕۆ چۆن توانێت هێزی خۆی بەرە تێکەڵ بە هێزی پێشمەرگەی حیزبی دموکراتی نایکا هێزی سوپای ملی کوردستان کە هی پارتی ئازادی کوردستانە کە ئێستا پێی وایە هیچ هێزێکی دیکە لە کوردستاندا بە ئەندازەی ئەوان زیندوو نیە ڕۆژانە شەڕ دەکا ئەوە دەکا حزوری هەیە بە هێزە چەکدارە چۆن دێ بە تاریخی خۆیەوە بە چوزانم مێژووی چەکداری خۆی و خۆتێکەڵ بە حیزب دموکرات دەکا یان ئەوەی یان بە پێچەوانە نایکرد ئەو حیزب دموکراتی کوردستان ئێرە ئێستا کردوێتی نەتیجەی جۆرێک لە پاوانخوازیە کە لە ئێستاوە بناغەکانی دادڕێژ کە ڕێگە کە هەر جۆرە پەلەقاژەیەکی سبەینێ هێن بکە خونسا بکرێتەوە هێزی چەکدار بەڵێەوە هێزی پێشمەرگەی کوردستانمانەیە فەرموو ئەگینا باشە لە غێری و حاڵەتەدا حزب دموکرات سبەینێ هێزی پێشمەرگەی کوردستان هەڵدەوەشێنێتەوە دەکاتەوە بە هێزی پێشمەرگەی حزب دموکرات وای لێ دەکات چۆن مەسەلەن هێزی پێشمەرگەی کوردستان هەڵدەوەشێنێتەوە ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە هەندێک جارە کە مەترا دەکرێتێتە ئاراوە خەڵکانێک ئەو ڕووداوە بە پۆزیتیو لە قەڵم دەدەن ینی پێیان وایە ناولێنانی هێزی پێشمەرگەی حیزب دموکرات بە هێزی پێشمەرگەی کوردستان کارێکی پۆزیتیڤە نەخێر پۆزیتیو نییە کارێکی کارەساتبارە لەبەرەوەیکە ئەسڵ وەزیفەی حیزبێکی سیاسی نییە کە هێزی لەشکری دروستکە بۆ وڵاتێ حیزبی سیاسی ئەسڵ نابێت چەکی هەبێت نابێت چەکداری هەبێت خۆنای خەباتی چەکداریت نییە کە تۆ لە ناوخۆبی ئێستا زەرورەتی چەک بۆ تۆ بە ئەندازەی هیچ ینی بە قەولی ماسیەک چەندە پێویستی بە پاسکیلەکە حیزبێکی سیاسی ئەوەندە پێویستی بە چەکێک ئێستا نە مەیدانێکی شەڕ هەیە نە خەباتێکە تۆ خۆتی پێ دەپارێزی کەسی دیکە پێ ناپارێزی حیزبێکی چەکێک تەنها خۆت بپارێزی ناوێت بە سوپای ملی ناوێت بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە دەبێت بە تەنها چەکداری خۆت وەکو حیزبی سیاسی هێزی پارێزەری خاک و نیشتمان دەبێت لە شوێنێکی دیکەوە بە شێوازێکی دیکە و بە ئیدەیەکی دیکە بەڕێوە بکرێت جا بۆیە وەکو خۆت ئاماژە پێکرد زەرورەتی مطلقە ڕێخستن و دروستکردنی هێزێکی پێشمەرگەی نەتەوەیی کە پێک بێت لە هەموو هێزی چەکداری هەموو حیزبەکان هیچ حیزبێکی سیاسی نەدەبێت دەخاڵەتی تێدا بکات نەدەبێت خۆی لێ دەربەهاتش بەداخەوە پرسیار زۆرمەوە بەڵام کاتەکەمان کەما و ئەگەر لە کۆتاییدا لە ماوەی دوو خولەک تێبینیەک لە سەرکۆی گفتوگۆکە یان قسەیەکە ڕوو بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دوو دەقەت بەردەستە کاکەتان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاکزمە دەست خۆش بێت سپاس بۆ پرسیارەکانت پرسیاری زۆر گرنگ دیارە زۆر باسەیە کە بکرێت لە ڕاستیدا ڕەنگە ئەم دەرفەتێکی پێویست نەبێت کەمە باش ناکە بۆ قسەکردن لەسەر هەموو ئەو بابەتانە بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە زەرورەتە کە من تاکیدی لەسەر بکەمەوە ئەوەیە کە سەر بەخۆی خوازان نەتەوەی خوازان ئەوانەی کە باوەڕێکیان بە زەرورەتی
دروستبوونی هێزێکی نەتەوە پارێز لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەوانە دەبێ خۆیان ساغ بکەنەوە لەسەر ئەوەی کە پێناسەیەکی دروست و واقعی و منطقی و حەقیقی لە مەسئلەی نەتەوەخوازی و خەباتی نەتەوەیی بێنە ئاراوە و لە دەوری ئەو پێناسەیە بتوانن ڕەخنە لە نانەتەوەی بوونی هێزە سیاسیەکانی دەوروبەر و لە هەر ئەگەرێکدا ئەمانە بتوانن لەڕگە ئەو پێناسەیەوە بەرحاڵ مەوادی خام بۆ دەستپێکردنی ڕەوتێکی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ بکەن. زۆر سپاس. کاکە جەماڵی نووسەر و ڕووناکبیر زۆر سپاس بۆ بەشداری لەو گفتوگۆیەدا. بژی زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش بوو.